کۆمپانیای کۆڕێک تیلیکۆم کە یەکەم کۆمپانیای بواری پەیوەندیەکان بوو لەسەر ئاستی عێراق و هەروەها تاکە کۆمپانیای نیشتیمانی بواری پەیوەندیەکان لە عێراقدا کە لە زروفێکی سەختدا لە ساڵانێک کە عێراق بە ئەزمەی اقتصادی و گەمارودا تێدەپەڕی و بەرهێنەرانەی نێوخۆیەکان و بەرهێنانێکی گەوریەیان لەو بوارەدا بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریەکی زۆر گرنگ بۆ خەڵکی عێراق تەرخان کرد. ئەوەی کە ئێمە ئێستا دەیبینین لەلایەن هەیئەی ئێتیساڵاتی عێراقەوە دەستکراوە بە دەرکردنی چەندین بڕیاری ناویژدانی و نایاسایی دژ بە تاکە کۆمپانیای پەیوەندیەکانی عێراق و لە بەرژەوەندی ڕکابەرە بیانیەکاندا دەشکێتەوە. ئەمە کە لە کاتێکدا دێت دەستوری عێراق و یاساکان جەخت لەسەر کەرتی تایبەت و گرنگی کەرتی تایبەت دەکەنەوە. هەموو ئەمانە لەلایەک جگە لە مافی بەکاربەران کە دەبێ پارێزراو بێت. ئەمە لە بەرچاو نەگیراوە کە خەڵکانێکی زۆر میلیۆنان کەس بەشداربووانی کۆڕێک تیلیکۆم سەرمایە گوزاری و هاوبەشیان لەم کۆمپانیایەدا کردووە هەر بڕیارێکی لەم شێوازە جگە لە لێدان لە کەرتی تایبەتی جگە لە لێدان لە کۆمپانیایەکی گەورەی نیشتیمانی لێدانیشە لە مافی بەکاربەران و مافی سەرجەم ئەو هاوڵاتیانەی کە کۆڕێک بەکاردێنن. لە کاتێکدا هەیئەی ئێتیساڵات کە باس لە مافەکانی خۆی دەکات دەبێت باس لە ئیلتیزامەکانی خۆشی بەرامبەر کۆمپانیای کۆڕێک بکات. ئەمە ڕاستیەکی حەشا هەڵنەگیرە لە سەرەتای نوێکردنەوەی مۆڵەتی کۆڕێک تیلیکۆم هەیئەی ئێتیساڵاتی ئیتحادی بە ئەرکی خۆی بەرامبەر کۆمپانیای کۆڕێک هەڵنەساوە کە ڕێکارەکان وەک خۆی بگیرنە بەر با یاسا سەروەر بێت مافی هاوڵاتیان لە بەرچاو بگیرێت و بە هەموو شێوازێک قەرارەکانی ڕاگررتنی کۆمپانیای کۆڕێک و ڕاگررتنی سیمکارتەکانی ڕەت دەکەینەوە